هەموو ژنێک لە مەیدانی بەشداریکردنە ئازا و بیێرانە بێت دەستان خۆش بفەرموون. زۆر سپاس بۆ بەڕێزتان. بەڕێز بەها خەڵاتەکە پێشکەشەکە بە سروشخان بمبەخشن ڕێزلێنانەکە پێشکەشەکە بە سروشخان بفەرموون. بەڕێز بەها بفەرموو بە پێشکەشکردنی ڕێزلێنانەکە. سپاس بۆ هۆڵ و مادووبوودەکانتان بفەرموون. زۆر سپاس. بەڕێز شەونم خان بفەرمی بۆ پێشکەشکردنی ڕێزلێنان بە خاتوشنە. پیرۆزە و هەمیشە لە مەیدانی خەباتا بن. زۆر زۆر سپاس بۆ بەڕێزتان. ئەم کاتەتان باش. بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژنانەوە ڕێز لە خۆڕاگری ژنانی کوردستان و جیهان دەگرین. هاوکات شەوسانەوەی سیستمی پیاوسالاری سەرمایەداری ڕەت دەکەینەوە. لەم ڕۆی جیهاندا مافەکانی مرۆڤ بەگشتی و مافەکانی ژنان بە تایبەتی لە دۆخێکی خراپدان. ناسەقامگیری بارودۆخی سیاسی و هەژمونی سیستمی سەرمایەداری جیهانیان کردووەتە مۆڵگەیەک بۆ بەرهەمهێنانی توندوتیژی، شکاندنی ئیرادەی مرۆڤ و پێشێلکردنی ماف و ئازادیەکان. بارودۆخی ژنان لە کوردستان و ناوچەکە بەهۆی نادادی و چەوسانەوەی نایەکسانیەوە بە هەلومەرجێکی دژوار و خراپدا تێدەپەڕێ. ژنان لەژێر فشاری دەرونی و جەستەییدان بە ناوی ناموس و نەریتی دواکەوتووی. ئەم ساڵ لە کاتێکدا پێشوازی لە 8 مارس دەکەین، گۆڕانکاری گەورەی کارەساتبار لە ئەنجامی ڕێککەوتنی سیاسی لە کوردستان و عێراق ڕووی داوە کە ئەویش هەموارکردنی یاسای باری کەسێتی عێراقە. دەبووە نوێنەرانی عێراق پێشکەستنی کۆمەڵگە و ئاشتەوایی کۆمەڵایەتی بە بەرپرسیارەتی خۆیان بزانن کە چی لە جیاتی ئەوە یاسایەکی کۆنەخوازی دژە مناڵ و دژە ژنیان لە 21/1/2025 تێپەڕان. ئەمەش لە کاتێکدا بوو کە بزوتنەوەی ڕەتکردنەوەی هەموارەکە بەهێز و بەرچاو ڕێکخرابوو. هەر لە سەرەتای پێشکەشکردنی پرۆژە یاساکەوە سەدان ڕێکخراوە و دامەزراوە و گروپ و پارێزەر و پەرلەمانتار، داکۆکیکار، ئاژانسی نەتەوە یەکگرتوەکان، قونسوڵخانەکان، پەرلەمانی یەکێتی ئەوروپا ناڕەزایەتیان سەبارەت بەو یاسایە هەموارکراوە دەربڕی. بەڵام ڕای هیچ کام لەمانە بە هەند وەرنەگیرا و ڕێکەوتنی سیاسی و کوتلە و فراکسیۆنەکانی عێراق لەناو ئەنجومەنی نوێنەراندا بۆ هۆی ئەوەی بە هیچ شێوەیەک مافەکانی مرۆڤ و مافی ژنان و منداڵان لە بەرچاو نەگیرێن و یاساکەیان تێپەڕان. لە کوردستان لەگەڵ هەوڵ و خەباتی لێنەبراوە بۆ باشکردنی ژیانی ژن هەمیشە یەکێک لە کێشە گەورەکان کوشتنە بە بیانووی ناموس. حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانێکە ئامارەکانی کوشتنی ژنان ڕناگەیەنێت، ئاشکرایان ناکات. کەمپینی کوشتنی ژنان مانگی ڕابردوو ڕایانگەیان لە ماوەی ساڵی 2024دا 48 حاڵەتی کوشتنی ژنانیان تۆمار کردووە. بەپێی هەواڵی میدیاکانیش تەنها لە 2 مانگی ڕابردوودا 8 حاڵەتی کوشتنی ژنان تۆمار کراوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاست ئەم ئامارانە بێدەنگی تەواوی هەڵبژاردووە لە کاتێکدا ئەرکی حکوومەت ئەم ڕەشەکوژەی ژنان ڕابگرێت و پاراستنی ژنان وەک هاوڵاتیەکی ئەم هەرێمە لە ئەستۆی حکوومەتدایە. بەڵام حکوومەت بێباگانە بێدەنگە لە ئاست ئەم تاوانانەدا. ئێستاش لە ڕێگەی جیاوازەوە هەوڵی کەمکردنەوەی ئەم پەڵە ڕەشە دەدرێت کە لە ساڵی 1991 بەدواوە بە شێوەیەکی بەرفراوان دەستی پێ کردووە. هیچ پلان و استراتیژیەکی کاریگەردا نەنراوە بۆ نەهێشتنی ئەم دیاردەقێزەونە.
بەڵکو زۆر جار بێدەربەستی دەسەڵات بەردەوامی داوە بەم دیاردەیە لەلایەکی دیکەوە خۆسووتاندنی کوشان و ژنان یەکێکی ترە لە دیار دەرنا مرۆڤانەکانی تر. کەم ڕۆژ تێدەپەڕێ گوێمان لە ڕووداوی ناخەژێنی خۆسووتاندنی ژنێک نەبێ. زۆر جار تەنها بۆ چەند ساتێک هەواڵەکە بڵاو دەبێتەوە و کۆتایی پێدێت. لەناو ئەم بارودۆخەدا ژنانی کوردستان بەهۆی خراپی بارودۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەرێمەوە پشکی شێریان بەرکەوتووە لە چەوسانەوە بێمافی. بۆیە ئێمە وێڕای بەرزڕاگرتنی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان جەخت دەکەینەوە لە داکۆکیکردن لە ماف و داخوازی ڕەواکانی ژنانی کوردستان. پێویستە لەم هەلومەرجە تا بابەتیانە کار لەسەر نەهێشتنی بیری خێڵەکی تونتڕەوی و مەزهبی و ناموسپەرستی بکرێ کە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر چەوسانەوە و نادادی بەرامبەر بە ژنان هەیە. ناڕاستە و خۆش بوونەتە هۆکاری کوشتنی ژنان و تۆخکردنەوەی توندوتیژی کۆمەڵایەتی و هاوکات پێویستە کار لەسەر دەقە یاساکانی پاراستنی ژنان بکرێت بۆ سزادانی تەواوی ئەو تۆمەتبارانەی دەستیان لە کوشتنی ژنان و توندوتیژی خێزانیدا هەیە. لەم ڕۆژەدا کە ڕۆژی جیهانی ژنانە جەخت دەکەینەوە لەسەر ڕێگریکردن لە جێبەجێکردنی یاسای ژمارەیەکی ساڵی 2025 هەموارکراوی باری کەسی ژمارە 188 ساڵی 1959 داواکارین پەرلەمانی کوردستان بڕیارێک دەربکات بە جێبەجێنێکردنی ئەم هەموارە لە هەرێمی کوردستان. دوو تۆمارکردنی سکاڵا لە دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە نایاسایی دەرچواندنی هەمواری یاسای باری کەسی ژمارە 188 و جێبەجێنەکردنی لە عێراقدا. سێ پاراستنی کچان و ژنان لەلایەن دەسەڵاتەکانی هەرێمەوە لە کوشتن بە ناوی شەرەف و توندوتیژی ژنکوژەکان بدرێنە دادگا و حزب و دەسەڵات داڵدەیان نەدەن. چوارەم سەرکۆنەکردنی دەسەڵات لە کەمکردنەوەی ئازادیەکان و ڕێگریکردن لە چالاکیە مەدەنیەکان. پێنجەم یەکسانی مافەکانی ژنان و پیاوان لە کارتی تایبەتدا. شەشەم دانانی یاسای نوێی کار بە جۆرێک ڕەچاوی یەکسانی ژنان و پیاوان کات لە ماف و دەستکەوتەکاندا. حوتەم دانانی پشووی تایبەتی مانگانە بۆ ژنان و کچان. سەرکەوتوو بێت خەباتی ژنان لە پێناو نەهێشتنی چەوسانەوە و جیاکاری. یان بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە. بارخان ژنێکە بەرزتر لە خەون ڕۆناکترە لە پرشنگ. سپاس بۆ ماندووبوونەکانە، سپاس بۆ ماندووبوونەکانە بۆ دڵسۆزی و کۆڵمەدانە. سپاس بۆ ئەو هەموو شەوەڕوودەکانەی ئەیانکەی بە چراخان. هەزار جار پیرۆزە. پیرۆزە بارخان. پێشکەشکردنی وتەکەت. ئەمڕۆ لێرە ئامادە بوو. سپاس بۆ هەموو لایەکان بە هیوای بەرەپێشکەشکردنی یەکسانی لە هەرێمی کوردستانە. هەموو لایەکان بەخێر بێن و کەمێکی تر لە بیانەکەمان دەست پێ بکەن.